ئەمجا خۆشەویستەکانم جیهادکردن یان قیتالکردن هەر ناوێکی لێ ئەنەی بە کوردی خۆشمان یعنی جەنگ یان کوشتار خۆشەویست نییە لای ئینسان. طبیعەتی مرۆڤ حەز لە جەنگ ناکە، چونکە جەنگ ماڵوێرانی بە دوای خۆیان ئەهێنێ، جەنگ کوشتار بە دوای خۆیان ئەهێنێ، جەنگ زۆربەی قوربەسەری بە دوای خۆیان ئەهێنێ. لەبەر ئەوە ئینسان حەزی لێ ناکات و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم حەزی لێ نەکردووە. و خوای تعالی لە قورئانە ئەفەرمێ كتب عليكم القتال وهو كره لكم. سورەتی بەقەرە ئاەتی 216 خوای تعالی قتال و جەنگی لەسەر فەرزکردن لە کاتێکا کە ئێوە حەزی لێ ناکەن و مرۆڤ بەعام حەزی لێ ناکە و پێغەمبەریش صلی الله عليه وسلم حەزی لێ ناکە. خۆی فەرموویەتی داوا بکەن لەخوا اسألوا الله العافية، داوا بکەن کە ڕوبەڕووی دوژمنان نەبنەوە. ئینسان حەزی لێ ناکە، بەڵام زۆر شت هەیە ئینسان حەزی لێ ناکە بەڵام مەجبورە. طبیعەتێک لە مرۆڤە هەیە شەڕانیە، حەزەکە فکرەی خۆی زاڵکا بەسەر خەڵکە، حەزەکە ماڵی خەڵک داگیرکە. ئەوە لە مرۆڤایەتی هەیە، جا تۆش دیفاع نەکەی ماڵەکەت داگیرەکرێ، دین و عەقیدە دەکەوێتە خەتەریاتەوە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم و نەوێت جەنگ و کوشتار خۆشەویست بێت لە دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا لە دڵی ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا لە دڵی ئیماندارانە. خۆشەویست نییە، بەڵام لەبەر ئەوەی جێبەجێکردنی فەرمانی خوایە، لەبەر ئەوەی تۆ لەبەر خاتری خوا ئەجەنگی، جاری وا هەیە ئەو کورها کە لە دڵتا هەیە ئەبێ بە خۆشەویستی بۆ ئەو فەرزە، وەکو بۆ نوێش. ئیسە نوێش 5 فەرزە تۆ نوێش بکەی، هەروەها نوێژی جەماعەت و هەروەها نوێژی جمعە، و ئەمە یعنی لە ڕاستیە تۆ شەو سەعاتی 3 شەو جاری وایە تۆ زۆر درەنگ خەوتووی، بەڵام سەعاتی 3 شەو یا 3 دقەی شەو تۆ هەڵئەسی خەوی یعنی شرین لە خۆت حرامەکەی، هەڵەسی دەست نوێژ ئەگری، ئەگەر لە شت گران بێ خۆت ئەشۆی و پاشان دێی بۆ مزگەوت. یعنی لە ڕاستیە ئەمە شتێکی خۆش نییە وەک خۆشی. بەس تۆ لەبەر ئەوەی ئەمە جێبەجێکردنی فەرمانی خوایە لات ئەبێ بە شتێکی خۆشەویست، لەبەر ئەوەی تۆ ئەمە فەرمانی خوا جێبەجێکەی. تەماشاکەن دێ مسلمانەیە چونکە عەقیدە و عەقیدەی بۆ دروست نەبووە کە فەرمانەکانی خوا یا فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەو پەڕی خۆشەویستیەوە جێبەجێ بکە. لەبەرەوەی ئەبینی زۆر تەمەڵە لە نوێژەکانە و منافقەکان لەو جۆرانە بوون. وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى، ئەوان تەمەڵ هەڵەسن، بەس من و تۆ ئەگەر هەڵنەسین نوێژی بەیانی هەست دەکەی تاوانیە گەورەمان کردو، زۆر بێتاقەتە بین، و ئەگەر هەڵسینیش بە ئەو پەڕی دڵخۆشیەوە هەڵەسین بۆ نوێژەکان. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت جعلت قرة عيني في الصلاة، یعنی نوێژ بووەتە بیلبیلەی چاوەکانم. مسلمان وامان هەیە ئێستا لەم مەجلیسە دانیشتووە دەیەها ساڵە یەک نوێژی نەفەوتاوە و بە ئەو پەڕی خۆشیشەوە ئەیکا، مع العلم کە نوێژ قورسە. هەروەها ڕۆژوو ڕەمەزان قورسە، هەروەها زەکات کە تۆ ئیسە لە ماڵەکەی خۆت پارەکەت دەرەکەی، بەشێ لە پارەکەت دەرەکەی ئەیبەخشی لە پێناوی خۆیە و بە دڵخۆشیش ئەیبەخشی، و حەزەکەی مسلمانێکی فەقیر بدۆزیتەوە مستحق بێ و پێی بدەی. هەروەها حەج کابرا ئەڕوا مانگێک ماڵ و مناڵی بەجێ ئەهێڵێ پارەی خۆی سەرفەکە. ئێستا لەناو ئەم مەجلیسە زەلامی وامان هەیە ئامادەیە قەرز بکە بەس بڕوا بۆ حەج. ئەمە هەمووی لەبەرەوەی تۆ لەبەر خاتری خوا ئەیکەی بۆیە لات خۆشەویستەوێت و جیهادیش وایە خۆشەویستەکانم کە تۆ ئامادەی ماڵت لە پێناوی خوایە ببەخشی، هەمووی بفەوتێ، ئامادە ڕوحی خۆت بکەیتە قوربانی لە پێناوی خوا، لە پێناوی دینەکەی خوا، لە پێناوی عەقیدە و بیر و باوەڕ، لە پێناوی خاک و نیشتیمانت، کە چونکە ئەمە خوا ئەمری کردو دیفاعی لێ بکەی. لە ڕاستیە ئەمە خۆش نییە، بەڵام لەبەر خاتری خوا، لەبەر خاتری جێبەجێکردنی فەرمانەکانی خوا ئەبێ بە خۆشەویستترین شتەکان لەلات. لەبەر ئەوە براینە ئەبێ ئێمە ئاوا تەماشای ئەم مەوزوعە بکەین. هەر لەبەر ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ حەز ئەکەم لەوەدەدت ئەن ئوقتەل فی سەبیل الله، پێم خۆشە لە پێناوی خوایە بکوژرێم، پاشان زینوو بکاتەوە خوای تەعالا و جارێکی تر قوتم پێ بدا و هەم بڕۆم لە پێناوی خوایە بجەنگم حتا ئەکوژرێم،
پاشان جارێکی تر زیندوم کاتەوە و هەم ڕۆم لە پێناوی خۆیان بجەنگم تا ئەکوژرێم. ئەمە خۆشتێکی خۆش نییە، بەڵام لەبەر ئەوەی ئەمری خۆیان جێبەجێیەکەی زۆر خۆشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان باسی بەهەشت دەکا و باسی پلە بەرزی جیهاد دەکا لە پێناوی خۆیان کە هەر کەسێ لە پێناوی خۆیان بکوژرێ شەهید ببێت چەندێ پلەکەی بەرزە. ئەصحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی غەزایە بوو، یعنی بەرامبەر دوژمن ڕاوەستا بوون. فەرمووی ئەی پێغەمبەری خوا، یعنی ئێستا من بکوژرێم ئەڕۆمە بەهەشت؟ فەرمووی ئەڕۆیتە بەهەشت. چەند دانە خورمایەکی پێ بوو هەڵی گردبووە وەکو زادێک لەگەڵی خۆیان بێ لە کاتی جەنگەکە. فەرمووی دەی خواردنی ئەم دانە خورمایانە زۆرە، یعنی کاتێکی زۆری پێ ئەچێ من کات بکوژم بە خواردنی ئەم خورمایانەوە. هەمووی فڕەدا و پاشان جەنگا لە پێناوی خۆیان تا کوژرا. یعنی کابرا ئامادەیە خۆی باتە کوشت لە پێناوی خۆیە، حتا تەنانەت بە زۆر ێزانێ دانشێ خەریکی خواردنی ئەو چەندانە خورمایە بێ، ئەڵێ ئەمە زۆرە لە بینی من و لە بینی بەهەشتا، کاتێکی زۆرە. ئەمە بۆ هیچ کەسی ئامادەیە ئەمە بکە ئەگەر بۆ خوا نەبێ. ئەگەر بۆ خوا نەبێ خۆشەویستەکانم زۆر قورسە، زۆر ناڕەحەتە، بەڵام ئەگەر بۆ خوا بێ ئاسان ئەبێتەوە، بالعکس جاری وایە خۆشەویستیش ئەبێتەوە. بۆیە کاتێ سوپای ئیسلام ڕۆیشتە بەرامبەری دوژمنان، طبعا ئەوان زۆر بوون، مسلمانان کەم بوون. خالدی کوڕی وەلید رضی الله عنه قیادەی ئەو سوپایەی ئەکرد بە دوژمنەکان، وتی حەزەکەم بزانن جئتكم برجال يحبون الموت كما تحبون الحياة. وتی حەزەکەم بزانن زوو چۆگدا بدەن، من پیاوانێکم هێناوەتە بەرامبەرتان، ئێوە چەندێک حەز لە دنیا ئەکەن و بمێننەوە تایە و باوشتان پیا کردووە، ئەوەنە ئەوان حەز لە مردن ئەکەن، ئەوەنە جیهاد و کوشتن لە پێناوی خوایە و شەهید بوون لە پێناوی خوایە لای ئەوەنە خۆشەویستە. ئێوە چەند حەز لە دنیاکەن، ئەوان حەز لە شەهیدیەکەن. جا خۆتان بگرن. ئەبە و ڕۆحیەتەوە سوپای ئیسلام لە هەموو کاتێکە جەنگاوە، بۆیە حتا ئەم ڕۆحیەتە مابوو هیچ کەسێک نەی ئێوێرا نزیکی وڵاتی ئیسلام بێتەوە، خێر و خێراتی وڵاتی ئیسلام بخوا. بەس کاتێک ئەم ڕۆحیەتە نەما، کاتێک تەمەڵی ڕووی کردە مسلمانان، کاتێک حبی دنیا و کەراهیەتی مەوت، خۆشەویستی دنیا و حەز نەکردن لە مردن لە پێناوی خوایە زاڵ بوو بەسەر مسلمانانە، ئیتر هەموو کەسێک زاڵە بێ بەسەر مسلمانانە، هەموو کەسێ واریداتمان ئەخوا.